بەڕێزان بۆ قسەکردن لە سەر دیاردەی زیادەڕەوەی هۆکار و دەرەنجامەکانی میوانداری سەنگەر عومەر نوێنەری کارمەندانی بەشی زیادەڕەوەی لە شارەوانی سلێمانیمان کردو. کاک سەنگەر سڵاو دەبێت. سپاس بۆم دەرفەتەی بەڕێستان. ئایا لە ئێستادا زیادەڕەوی بۆ سەر مڵک و ماڵی گشتی بەتایبەت لە پارێزگای سلێمانی لە چه ئاستێکدایە؟ سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ کەناڵە جوانەکەتان، سپاس بۆ ئامادەبوونتان، سپاس بۆ دەرفەتەی کە بە ئێمەتانە. ئێمە وەکو بەشی زیادەڕەوی ڕۆژانە سەرقاڵی کارەکانی خۆمانین، وەکو جیهەتێکی تەنفیزی کە ئەمری سەر و خۆمان تەنفیز دەکەین. ڕۆژانە بڕیاری دادگا و بڕیاری سەرۆکی یەکەی ئیداریمان بۆ دێت بەرامبەر ئەو زیادڕێکارانی کە زیادڕەویان کردووە یاساکانیان بەسەرا جێبەجێکرین. ئێمەش ڕۆژانە وەکو کاری خۆمان و پیشەی خۆمان تیمەکانمان لە هەموو سلێمانیا هەرێکەوە بە سنوورەکانی خۆیان ئاگەڕێن و ئیجراعاتی یاساییەکەن. زۆر باشە. زیادەڕەوی لە ئێستادا لە چه ئاستێکدایە؟ ئایا ئەرک و ئیشەکانی ئێوە لە ئێستادا قورسە بۆ پێی کە ئیشتان زۆرە، هاوڵاتیان و ئەوانی کە زیادەڕەوی دەکەن لە چه ئاستێکدایە؟ مەبەستم ئەوەیە کە بزانم کە وە هاوڵاتیانی بزانن کە زیادەڕەوی لە ئێستادا بوونی هەیە. بەڵێ بەهۆی ئەوەی کە سنووری ماستەر پلانی سلێمانی فراوان بووە، ئەرکێکی زۆر کەوتۆ سەر فەرمانبەرمان. ئێمە لە هەمان کاتیشا فەرمانبەرمان کەمە، بە ئیمکانێتێکی زۆر کەمەوانێ ڕۆژانە کارێکی قورس و سەخت بەڕێەکەین. باش، کارەکانتان بۆچی قورسە کاک سەنگەر؟ بەڕێزم، ئێمە بەدەر لە دەستدرێژیکردنە سەر مڵک و ماڵی گشتی و ناوبازارمان هەیە، سەر شۆسۆ شەقامەکانمان هەیە کە دوای دەوامی ئێمە ئەبێ بە چۆنەڵی جۆرێک لە لادان لە یاسا ڕێی سیارە نامێنێ، ڕێی هاوڵاتیان نامێنێ، وای لێ دێ. یعنی ئێمە کۆمەڵێک کارمەندمان هەیە خۆبەخشانە سەر ڕای ئەوەی کە هیچ هاندانێک و ڕێز و سپاسێکیان بۆ ناکرێ، هەندێک کات شەوان تا درنگانێک بە هەڵمەت و بە تیم دەرەچن بۆ لابردنی ئەو زیادەڕەوانی کە بوونەتەوە ڕێگر لە بەردەم هاوڵاتیانە و سیمای شارە جوانەکەمانیان ناشین کرد. زۆر باشە کاک سەنگەر، بەڵام ئێوە تیمێکن لەلایەن شارەوانیەوە پێی یاسا کار دەکەن. چۆن دەڵێ فیدباکی هاوڵاتیان بەرامبەر بێ ئێوە چۆنەوە بەپرسان چۆن مامەڵە لەگەڵ ئێوە دەکەن لە کاتێکدا کە ئێوە لەلایەن حکوومەتەوە ڕاست پێدراون بۆ نێشتنی ئەم زیادەڕەویانە؟ ئێمە سپاس بۆ جیهەتە ئەمنیەکان لە هەر شوێنێکا بەرێکەوتنمان هەبوو بێ پشتگیریان کردوین. سپاس بۆ هێزەکانی ئاسایش و پۆلیس، سپاس بۆ هێزی ناوخۆ بەرگری فریاکەوتن، سپاس بۆ بەڕێبەرایەتی هاتووی سلێمانی، هەمیشە بەردەوام لەگەڵمانن. بەس ئێمە ئەمڕۆ داوامان کرد کە لیژنەیەکی تۆکمە پێک بێنرێت لە هێزە ئەمنیەکان بە هاوکاری ئێمە بۆی ئەم کارە بنبڕکەین لەوە زیاتر تەشەنە نەسەنێت و سیمای شارەکەمان ناشین نەبێ. لیژنەیەکی تۆکمە بۆچی پێک بێنرێت؟ بۆ ڕێگریکردن لە ئەو زیادەڕەویانی کە سیمای شارەکەمان خەریکە ناشینەکەن. بەگشتی زیادەڕەویەکان چین؟ بەگشتی بەدەر لەوەی لە ناو شارە سەر شەقامەکان ئەگیرێ، بەدەر لەوەی کە خەریکە شەقامی مەلیک مەحموود یعنی سیمایکی ناشین ئەبەخشێ، سەرخاڵی ئەمانین کە پیان لابین. لە دەرەوەی شاریش کۆمەڵێک گوند لە سنووری ماستەر پلانی سلێمانیان، یعنی چەندێنها کەسی نابەرپرس، یعنی مەبەستم کەسێکی احتیادی کە هەز بە هیچ بەرپرسیارەتێک ناکات، دەستدرێژیەکە سەر مڵک و ماڵ و بەویستی خۆی خان و دروستەکە، دامەزاوە دروستەکە، مەخزن دروستەکە لەسەر مڵکێکە مڵکی هەموو هاوڵاتیانە. مڵکی کاکسەنگەرەوە ئەزمونتان هەیە، ئەوە دەست و پەنجەتان لەگەڵە میشە نەرم کردووە کوردەواری وتەنی، بەگشتی ئەوانەی کە زیادەڕەوی ئەنجام بدەن تەبعەن هاوڵاتی ئاسایی ناتوانێت. ئەی چێن ئەوانە؟ بەڕێزم، ئینسانی چاوچنۆگەیکە لە سنووخبێکی کۆمەڵگادان لە چ ئاستێکدا لاجە هەل هەموو ئاستێکی تایە، هەر لە گەورە تا بچووک، ئەوانەی کە تەماحکارن، ئەوانەی کە چاویان لەوەیە کە زوو پێ بگەن لەسەر حسابی خەڵک. زۆر جار باس لەوە دەکرێت کە لانی مەسئولین زۆر لە پشتی ئەم زیادەڕەویانەوەن و زۆر جار هەندێک هاوڵاتی هەژار ڕادەسپێرن کە لە هەندێک شوێن لەسەر شەقامەکان زیادەڕەوی بکەن، بەڵام کوردوتنی بە سەیەک یاخود بە ئیجار بەشێکی زۆری بۆ مەسئولەکانە. ئەمانە تا چەند ڕاستن؟ ئەوانە ئێمە وەکو خۆمان چەند جار بەدەستمان کردووە شتێکی وامان بەردەست نەکەوتۆ تاوەکو لە ساسە بڵین وایە. ئێمە من بەکو بە بەڕێستانم ڕاگەیان پێشتر چەند لە چەند شوێنە بەرێکەوتنمان لەگەڵ بەرپرسەکان هێزە ئەمنیەکان بووە، زۆر پشتگیریان کردوین و یعنی موقفێکی زۆر ئیجابیان هەبووە. باش، کاک سەنگەر، هاوڵاتیان گلەیەکیان هەیە، دەڵێن سەرەتا
بەرپرسێک دەست بەسەر ئەم زەویانەدا دەگرێت یاخود ئەم ناوچەیەدا دەگرێت لەم کاتەدا کە مڵک و ماڵەکە هی بەرپرسەکەیە لیژنەی شارەوانی بێدەنگن بەڵام دواتر کە هاوڵاتی بەم بەڕەپارەی کە بە هەر حاڵێک کۆی دەکاتەوە لەم چینەی دەکرێت لە مەسئولینی دەکرێت دواتر لیژنەی شارەوانی ڕێگریان لێ دەکەن بەڵام پێشتر قسە ناکەن ئەمانە تا چەند ڕاستە بەڕێز ئەمانە دروستکراوی دەمی خەڵکن ئێمە ئینسان ئەبێ بە بەڵگەوە شتکە ئێمە لە شارەوانی سلێمانی هەموو بەڵگەکانمان لایە بەڕێستان ئەتوانن سەردانێک شارەوانیکەن هەکبەی شارەوانی زۆر تێروتەسە لەو پڕە لە بەڵگە ئەتوانن بەڵگەی کامل دەستکەوێت لە لای ئەوان و بڵاویکەنەوانی واتە لەلایەن شارەوانیەوە هیچ ئیسtisناییەک هیچ جیاکاریەک نییە لە لێوان هاوڵاتیان و چینەکانی دیکەدا بەڕێز وەکو بەشی زیادەڕەوی جیهەتێکی تەنفیزین ئەمری سەر و خۆمان تەنفیزەکەین وەکو خۆمان هیچ جیاکاریەک ناکەین بەڵامیتر ئەگەر خاوڵاتیان ژواتیە بگا حەقی خۆیەتی لەوانەیە بەرچاوڕوونی نەبێ زۆر باش وەکو خۆتان دەڵێن لە کاتی بەجێگاندنی ئەرکەکانتاندا ڕوبەڕووی هەڕاشە و تەقەلێکردن دەبنەوە چێن ئەوانەی کە هەڕاشە لە ئێوە دەکەن و تەقە لە ئێوە دەکەن تەبعاً کە هاوڵاتی یاسایی ناتوانێت ئەی چێن کاک سەنگەرەمان بەڕێز دەکەم ئێمە کە ڕوبەڕووی کۆمەڵێک کەسی تەماحکار و چاوچنۆکە بینەوە دیارە لە مەساڵحیانین کە لە مەساڵحیشیە ئەوان کوردوتنی پەلەقاژاکەن وەکو مشکی سەربڕاویتر بە هەموو لایەکان دەسەوە چەند جار تیمەکانمان لە دەرەوەی شار تەقیان لێکراوە سەریان شکێنراوە دەستیان شکێنراوە هەمووی بە بەڵگەوە لە تەجاوزات هەیە لە شارەوانی بە وێنە هەمانە کە قاچی شکێنراوە بەرپرس هەیە لە شارەوانی تەقەی لێکراوە ئەمجا مەساحمان هەیە لە کاتی جێبەجێکردنی یاساکانە کە چۆ ئیجراءات کە سیارەکەی فیشەکی پەیوەندراوە ینی کۆمەڵێک هەکبەی شارەوانی پڕە لەو شتانی کە بەرامبەری کراوە ئەتوانن بەڕێستان کۆنتاکتکەن لەگەڵ بەشی ڕاگەاندنا و هەموو بەڵگەکانتان دەستکەوێت ئەی هیچ ئیجراتیشی یاسایی لەگەڵەوانە کراوە کە تەقەیان کردووە و هەڕەشان لە تیمەکانی ئێوە کردووە کەم تا زۆر ئەوەی ئێمە ئاگادار بین جیهەتە ئەمنیەکان بە دۆداچوونیان بۆ کردووە و بەردەوامیشن لە هاوکاریکردنمان و سوپاس بۆ بەڕێزیان داواکاری ئێوە چێ لە حکومەت داواکاری ئێمە لە ئێمە ڕۆکەچوونە بەردەم دادگای سلێمانی داوای ئەومان کرد حەسانەیەکی یاسایی بۆ مۆزەفی تەجاوزات دانرێت چونکە ئێمە کەمینێشی لە بەلەدەی سلێمانیە و ئەرچێکی قورس بەجێێنین دوای ئەوە داوامان کردووە کە فەرمانبەرمان بۆ زیاکەن لە ڕێی شتەرک شارانیەوە داوامان کردەوە ئەنجومی وەزیرانی بەڕێز سەبارەت بە حەسانی یاسایی وەکو چی بۆ ئێوە بکرێت وەکو بۆ نمونە دوو فەرمانبەرمان دەست بەسەر کراوە لە ڕێی ئەوەی کە هەواڵێکی نادروست درراوە بە دادوەرێکی بەڕێز ڕەنگە هەڵە تێگەشتێک لەمای ڕووی یابێ ئێستا لە حاڵی حاضر هەردوو ڕوپیەوە بەڕێزەکەمان ڕعەت عەباس و بەختیار کەریم دەست بەسەرن داوای ئەومان کردووە پێشوەخت ئێمە خۆمان بەشی یاسامان هەیە هەر کەسێک گلەیی هەبێ کە بردێ دادگا نووسرا و ئاراستەی بەشی یاسا بکە بەشی یاسا لیژنەی هەیە کەسەکە بانگەکەن لێکۆڵنەوەی لێکەن و ئەگەر ئیجابکە خۆیان بە کتابی ڕسمی جوابی دادگای باشە هۆکاری دەزیرکردنی ئەوان چییە؟ تا ئێستا بۆمان ڕوون نەبووتەوانێ و بەڕێزیشیان بەڕێز دادوەر هیچ ڕوونکردنەوەیەکی نیا پێمان ڕەنگە لە داهاتووە ڕوونکردنەوەمان بنێ بەڵێ بەڕێز سەنگەر عومەر نوێنەری کارمەندانی بەشی زیادەڕەوی لە شارەوانی سلێمانی سوپاس بۆم دەرفەتێ